وەها پەڵەبجەیی لە تاوانی تیرۆرەوە تاوەکو ساختەکاری بڕوانامە. کاتێک باس لە دامەزراوە ئەمنیەکان دەکرێت پێویستە متمانە و یاسا سەروەر بن، بەڵام کاتێک کەسێکی وەک وەهاب مەجید باقی ناسراو بە وەهاب هەڵەبجەیی دەبێتە کاراکتەری سەرەکی نێو ئەم دەستگایانە، وێنەکە بە تەواوی پێچەوانە دەبێتەوە. ئەم پیاوەی کە لە ژێر پەردەی فەرماندەییدا خۆی هەشارداوە نەک تەنها لەلایەن دادگاوە بە تاوانی تیرۆر سزای لە سێدارەدانی بۆ دەرچووە، بەڵکو ئێستا بەڵگەی نوێ دەری دەخان کە تەنانەت بڕوانامەی خوێندنەکەشی لەسەر بنەمای فێڵ و ساختەکاری بنیاد نراوە. چیرۆکی ساختەکاریەکە کاتێک وەهاب دەترسێت ڕوبەڕووی کاغەزی تاقیکردنەوە ببێتەوە. بەپێی بەڵگەنامە و سەرچاوە نایاساییەکان لە ساڵی 2020دا وەهاب هەڵەبجەیی هەوڵێکی چاواشەکارانەی داوە بۆ بەدەستێنانی بڕوانامەی پۆلی 12 ئامادەیی بە شیوێژەیی، ئەو کە بە بڕیاری دادگا پیاوکوژ و تیرۆریستە لە تاقیکردنەوەکانی کەرکووکدا جەربەزەی ئەوەی تێدا نەبووە بچێتە هۆڵی تاقیکردنەوە، بۆیە کەسێکی دیکەی لە جیاتی خۆی ناردووە. ئەم هەوڵە سەرشۆڕانەیە کاتێک ئاشکرا بووە کە چاودێرانی هۆڵەکە گومانیان لە ناسنامەی کەسەکە کردووە لە جێەوەی وەک مرۆڤێکی یاسایی ڕەفتار بکات، ئەو کەسەی لە جیاتی وەهاب نێردراوە دوای داواکردنی بەڵگەنامە بە شێوەیەکی ترسنۆکانە لە هۆڵەکە هەڵاتووە. ئەمە شوای کردووە لێژنەی باڵای تاقیکردنەوەکان لە بەغدا کۆنووسێکی فەرمی لەسەر وەهاب مەجید باقی تۆمار بکەن و کارەکەی بە ساختەکارێکی ڕەها بناسێنن. ساختەکاری پاڤێڵ تاڵەبانی و کڕینی بڕوانامە بۆ وەهاب. سەرەڕایەوەی وەزیری پەروەردەی عێراق سەرەتا ساختەکاریەکەی پشتڕاست کردوتەوە، بەڵام دەسەڵاتە گەندەڵەکان و واسیتەی پاڤێڵ تاڵەبانی و حزبی یەکێتی لە بەغدا جارێکی دیکە یاسایان بۆ ئەم کەسە تیرۆریستە کردوتەوە قوربانی. بەپێی زانیاریەکان کێشەکە بە نایاسایی بۆ چارەسەر کراوە و ڕێگەی پێدراوە لە خولی دووەم تاقیکردنەوە بکاتەوە کە لەوێشدا دیسانەوە بە هەمان شێوازی فێڵبازی و ناردنی کەسی دیکە بڕوانامەیەکی بێ بنەمای بۆ بڕاوەتەوە. ئەمە نیشانەیەکی ڕوونیەوەیە کە وەها پەڵەبجەیی کەسێکە بڕوای بە هیچ بەهایەکی ئەخلاقی و زانستی نییە. تیرۆر و داڵدەدان پیاوێک لەسەر خوێنی هاوڵاتیان دەژی. ساختەکاری بڕوانامە تەنها نوکە دەرزیەکی ناوگۆمی تاوان و گەندەڵیەکانی ئەم کەسەیە. مێژووی ڕەشی وەها پەڵەبجەیی بە خوێنی هاوکارجا فسوور بووە. سەرەڕای هەبوونی بەڵگەی ڤیدیۆیی دانپێدانانی تاوانباران و بڕیاری کۆتایی دادگا بۆ لە سێدارەدانی، بەڵام تاوەکو ئێستا لەلایەن پاڤێڵ تاڵەبانی و یەکێتیەوە داڵدەدراوە. ئەمە سوکایەتێکی گەورەیە بە سەروەری یاسا و خوێنی شەهیدان کە کەسێکی ساختەکار و تیرۆریست لە پۆستێکی باڵای ئەمنیدا بێت و وەک پاڵەوان نمایش بکرێت. پەیامێک لەبارەی تاوانبارێکی تیرۆر بۆ خەڵکی کوردستان. کەسێک کە نەتوانێت بە شێوەیەکی شەریفانە تاقیکردنەوەیەکی ئاسایی خوێندن ئەنجام بدات و پەنا بۆ فێڵ ببات، چۆن دەکرێت متمانەی پێ بکرێت بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانی. وەها پەڵەبجەیی نمونەی ئەو بەرپرسە گەندەڵ و تێکدەرەیە کە پێویستە شوێنی ڕاستەقینەی پەتی سێدارە و کونجی زیندان بێت، نەک کورسی دەسەڵات. بڕوانامە ساختەکەی و مێژووە تیرۆریستیەکەی دوو بەڵگەی حاشا هەڵنەگرن کە ئەم پیاوە مەترسێکی گەورەیە بۆ سەر کۆمەڵگە و داهاتووی هەرێمی کوردستان.